بایکۆتی هەڵبژاردن سەرجەم حیزبەکانی تۆقاندووە. ڕاپرسی حیزبەکان ئاماری مەترسیداری لەسەر بایکۆتی هەڵبژاردن تێدایە. بێئومێدی خەڵک لا گۆڕانکاری و لا حیزبەکان بەرەی بایکۆتی هەڵبژاردن بەهێز دەکات. کەمتر لە 3 مانگی ماوە بۆ هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان و لە ئێستاوە سەرجەم حیزبەکان ناڕاستەوخۆ بانگەشەی هەڵبژاردنیان دەست پێ کردووە. بۆ ئەم هەڵبژاردنە سەرجەم لایەنەکان ترسی زۆریان لە بەدەستهێنانی دەنگ یان پارێزگاریکردن لە دەنگەکانی پێشوویان هەیە. ئەمەش بەهۆی بایکۆتی هەڵبژاردن لەلایەن هاوڵاتیانەوە گەورەترین مەترسی لەسەر پێگەی حیزبەکان دروست کردووە. بەپێی زانیاریەکان زۆربەی حیزبەکان بانهێنی ڕاپرسیان کردووە و لەسەر ڕێژەی بەشداری خەڵک لە هەڵبژاردن. ئامارەکانیش بەدڵی هیچ لایەنێک نین و چاوەڕێ دەکرێت ئەم هەڵبژاردنە ڕێژەی بەشداری یان هاوشێوەی هەڵبژاردننی پێشوو بێت یان زیاتر دابەزێت. هەڵبژاردننی پێشووی هەرێم کا ساڵی 2021 کرا کەمترین ڕێژەی بەشداری هاوڵاتیانی تۆمار کرد کە تەنها 135 خەڵک بەشداری دەنگدانیان کرد. بە جۆرێک لە کوی نزیکەی 3 ملیۆن دەنگدەر و نیو تەنها 1,100,000 کەس بەشداریان تێدا کرد و 165 دەنگدەران بایکۆتیان کرد. بۆ ئەم هەڵبژاردنەش نزیکەی 4 ملیۆن دەنگدەر لە هەرێمی کوردستان هەن و چاوەڕێ دەکرێت ئەگەر ڕێژەی بەشداری بگاتە ئاستی هەڵبژاردننی پێشوش کەمتر لە 1.5 ملیۆن خەڵک بەشداری دەنگدان بکەن. بەم پێیش بێت کەمترین ئاستی بەشداری دەبێت. کورد و تەنیش ئەم هەموو حیزبە و ئەو دەنگدەرەکەمە بەشی ئەوە ناکات هەریەکی چەند کورسیەک ببن. جیا لەوەی نرخی کورسی پێدەچێت زۆر دابەزێت. کەمی بەشداری خەڵک لە هەڵبژاردن بۆتە مۆتەکە بۆ حیزبەکان. ئەمەش وەک قەیرانێکی قورسی سیاسی سیر دەکرێت. بەو پێی هاوڵاتیان متمانەیان بە حیزبەکان زۆر کەم بۆتەوە. بە جۆرێک ساڵ بە ساڵ لە هەرێم ڕێژەی بەشداری کەمتر و کەمتر دەبێت. لە ساڵانی ڕابردوودا هەڵبژاردن هەبووە ڕێژەی بەشداری خەڵک 95 بووە وەک هەڵبژاردنی ساڵی 2005. بەڵام ئێستا بەرەی بایکۆت زۆرینەیە و نزیکە لە 170. بەمەش شەرعیەتی لایەنەکان دەخاتە ژێر پرسیارەوە و جۆرێک لە ئیحراجی سیاسی بۆ سەرجەم حیزبەکان دروست دەکات.